بەهۆی نەبوونی پلانێک بۆ کەمکردنەوەی ڕێژەی کرێنشینی لەلایەن حکوومەتەوە ساڵ لە دوای ساڵ ڕێژەی کرێنشین لە هەرێمی کوردستان ڕوو لە هەڵکشانە. دروستکردنی دەیان یەکەی نیشتەجێبوون لەلایەن وەبەرهێنەران و هاوکاریکردنیان لە پێدانی زەوی و ئاسانکاری بۆیان هیچی لە ڕێژەی کرێنشین کەم نەکردوێتەوە، چونکە شوقە بە پارەیەک دەفرۆشرێت کە خەڵکی کەم دەرامەد ناتوانن لێی سوودمەند بن. زۆرێک لە پرۆژەکان کە بەناوی وەبەرهێنانەوە کراون و حکوومەت با بڵێن سوودمەندە تیانە زیاتر گرنگی پێدرێ، بەڵام ئەوانەی کە بەڕاستی ینی بە شێوەیەکی حەقیقی خزمەتی چینی هەژار و خەڵکی هەژار و کەم دەرامەت دەکات یاخود با بڵێن کرێنشینان ئەوانە لە ئێستاە زۆربیان ڕاوەستاون یاخود پشتگوێ خراون و بۆ نمونە کەلوپەلەکانیان کۆن بۆ یاخود شتەکانیان براوە بەوێنەش ئەوانەی کە لە سیتە کراون یاخود ئەوانەی کە لە زرگێز کراون و ئەو ئامارەش کە ئێمە بەرگێمانەکەوێت و ئەوی کە بۆ وێنەکە ئەی بیستین نزیکەی 200,000 کرێنشین هەیە لە کوردستانە کامە خۆی لە خۆیان ژمارەیەکی زۆر گەورەیە و کارەساتێکە، یعنی لە دۆخێکی ئاواشە کە بەڕاستی بارودۆخێکی قورسی ئابووری تەنگی بە خەڵک هەڵچنیوە ئەگەر بی لە ژیانی و کرێنشینانە بکەیتەوە چۆن دەرامەدیان فریای ئەوە کەوێت کە کرێی مانگەکانیان بەڕێ بکەن. ئەوەی کە لە وڵاتی ئێمە زۆرترین سوودی بینیوە ئەو کەسانن کە ئیشی وەبەرهێنانەکەن، ئەو بازرگانانن کە تاوەکم ئێستا چەندین دۆنم ئەرزان وەرگرتووە کە گوایە ئەوان خزمەت بە دۆخی کرێنشینانەکەن، کارێکەکەن شوقە و بینای باشەکەنەوە کە کرێنشینەکان ڕزگاریان بێ لە کرێچێتی، بەڵام لە ڕاستیە ئەو شوقانەی کە کراوەتەوە من پێم وایە یەک کرێکی سوادی لێ نەکردووە، شوقەیەکە کاتۆ یا بە 10 دەفتەر یا بە 20 دەفتەر ئەدرێەوە 15 دەفتەر، ئایا ئەگەر کەسێک کرێنشین بێ ئەم پارەی هەبێ بۆ شوقەیە کڕێ هەر یەک جاری خۆی ئەرزێکە کرێت و خۆی خانۆکەیە کاتەوە. بۆیە بەڕای من ئەوەی کە لە ناو شوقەکانە ئاژی ئەکسەرێتیان خەڵکانێکن کە خاوەنی سەرمایەن کە خاوەنی داهاتن. کۆمەڵەی کرێنشینان باز لەوە دەکەن پرۆژەکانی وەبەرهێنان تەنها خەڵکی سەرمایەدار لێی سوودمەند دەبن و بەرپرسان یارمەتیان دەدەن، بەڵام سەدان یەکەی نیشتەجێبوونی سیتەک و زرگوێز لە سلێمانی زیاد لە 10 ساڵە بەهۆی کەم تەرخەمی حکوومەتەوە وەستاوە و بۆ کرێنشینان تەواو ناکرێن. زۆر کۆمپانیا هەیە دێنە سەر خەت و ئیش بۆ ئێمە بکەن، بەڵام بەداخەوە ئەوە کە نایەڵێ و ڕێلێگری حکوومەتی هەرێمی کوردستانە یان ئەتوان بڵێم بەشێ لە حکوومەتی خۆجێیە. ئەوانەی سیتەک و زرگوێز چەند ساڵە تەواو بۆ جەنابتان نەزان و ئەگاتان لێیە تا ئیسەوە تقریبا 10 ساڵە یعنی ئەم خانوانە بەرەو پوکانە و کەوتن نەچێت. وەڵای من جارێکیان وتم بیاخوا هەمی بڕۆخێ لەبەرەوەی حکوومەت حایە بچێت، یعنی چەند هزار خانوو ئەگەر 1500 کەس لە سلێمانیا بڕۆن ئەو خانوانەی سیتەک و زرگوێز بەڕاستی یەکەم شارەکە چۆڵە بێ، دوم ئەوێ ئاوادانەبێتەوە خانوەکانی ناپۆتێ هەموو لەسەرەوە خانوەکان شەقیان بردووە و بە ئیزۆگام چارەسەرێکەن و بینەکانی پڕەکەنەوانێ. یەکێ لە گرفتەکانی تری ئەو خانوانە ئەوەیە کە هەمویان داغان کردووە، هەمویان بردووە، شتەکانیان احترامێ بەم کەلمەیە ئەڵێم، بەڵام هەموو شتەکانی پێداویستی ناو خانوەکە لە گڵۆپ و لە بۆیلەر و مەخسەل و هەموو شتەکانی تیان دزیوە، بە تایبەتی ئەوەی زرگوێز لەبەرەوەی بنکەیەکی ئاسایشتیا و بنکەیان لابردووە. بەپێی ئامارە نافەرمیەکان لە 14 خەڵکی کوردستان کرێنشین و ئامارەکەش لە بەرزبوونەوەدایە. حکوومەتی هەرێمیش وەکو هەر سێکتەرێکی دیکەی خزمەتگوزاری دەستی لەوە شۆردووە لە بیری پرۆژەی وەبەرهێنانی درێژخایەن و قستی کەمەوە بێت بۆ کەمکردنەوەی ڕێژەی کرێنشینان. لە بەرامبەردا دەیان یەکەی نیشتەجێبوونی زەبەلاح دروست دەکرێت کە جگە لە سەرمایەدارەکان کەسانی کەم دەرامەت و کرێچی قستی یەک مانگیشیان بۆ نادرێت چ جای کڕینی. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.